بە دوو گەڵابە و ئامێرێکی قاشیتەی قیربڕینەوە دەست بە دروستکردنی پردی توەقوت کرا. بەڵام بۆی بەرزبوونەوەی ئاستی ڕووباری سیروان سەرەتا ڕێگای پردی توەقوت کاری تێدا دەکرێت. پارێزگاری هەڵەبجەش دەڵێ دیواخوازن کێشەی دارایی بۆ پرۆژەکە دروست نەکرێت و لە وادەی خۆیدا تەواو بکرێت. هیواداری بتوانین کە ئەمڕۆ 24 پێنجی 2024 لە 14 پێنجی 2026 وە کەمتر لەو مودەیە کە 2 ساڵە بدەی بۆ دانراوە هیچ ئیشکالێکی ئیداری، ئیشکالی یاسایی، ئیشکالی مادی و نەیەتە ڕێگەیان و ئەم جادەوە ئەم پردە استراتیژیە بۆ شاری هەڵەبجە بۆ پارێزگای هەڵەبجە پرۆژەی استراتیژی گەورە بێ. دوای چەندین ساڵ چاوەڕوانی دروستکردنی پردی توەقوت جێگەی خۆشحاڵی خەڵکی ناوچەکەیە. بەڵام هیوادارن بە دەردی پرۆژەکانی دیکەی پارێزگاکە نەبرێت و کێشە و گرفتی بۆ دروست نەکرێت. دەواازەیەکی کرانەوەی بەڕووی پارێزگای هەڵەبجە و ناحەکانی دەوروبەری بۆیە ئومێد دەکەین ئینشاءڵڵا وەک چۆن ئێستا کە دەستی پێ کردووە و ماوەیەکی زۆری شەبەردی بناغی دانراوە ئەوانە تا کۆتایی بڕوە و قەتعی تێنەکەوە وەسانی تێنەکەیە و ئەگەر وەسانی تێنەکەوە و لە وەختی دیاریکرایی خۆیان جێبەجێ بکرێ وەکو وتمە بێتە هۆی ئەبێتەوە کارێکی گرنگ بۆ بەستنەوەی پارێزگای هەڵەبجە بە ئیدارەی گەرمیان و دەربەندیخان و ئەو مەنتیقەی ئەوبەری ڕووباری سیروان. بەڕێوەبەری کۆمپانیای ساکۆ دەڵێت هیوادارن کێشەی دارایی و سیولایان بۆ دروست نەکرێت. هەمووان بەڵێنی ئەوەیان بە دوو کۆمپانیاکە داوە کێشەی نەبوونی پارە لە بەردەم پرۆژەکە دروست نەبێت. دەژڵێت پێش وادەی خۆی پرۆژەکە تەواو دەکەن. چونکە ئەو بەڵێنانی دراوە ئەو کۆڕ و کۆبوونەوە ئەو گینانی کە کراوە تا ئەم لەحزەیە ئەڵێ پارەی ئەم پرۆژەیە بە کاملی ئامادەیە و ئەبێت جێبەجێ بکرێ. یان ئێستا هەر جەنابی پارێزگاری هەڵەبجەش وابزان دووبارەی کە دۆ باسی کردوەتی پارەی ئەمە 100% حازرە و کێشەی نابێت و کێشەی قەیرانی دارایی نابێت. لەبەرەوەی ئێمە بەو نێتە ئیشەکەین کە ئەمە کێشەی نەبێت وەک پرۆژەکانی کە زۆربەی پرۆژەکان بۆی قەیرانی دارایی وەستاوە. بەس ئەمە لەبەروی تایبەتمەندی هەڵەبجە زۆر جیاوازە. هەڵەبجە زۆر لەوە زیاتری پێویستێتی و لەوە زیاتری قابلە. 85 ڕۆژە بەردی بناغی پردی توەقوت لەلایەن سەرۆکی ماوە بەسەرچووی حکوومەتەوە دانراوە. بڕیارە بە چەند قۆناغێک پرۆژەکە دەست پێ بکرێت و 31 ملیار دیناری بۆ تەرخان کراوە. ڕێگای پردەکەش لە هەردوو سەرەوە 27 کیلۆمەترە و پردەکەش 360 مەترە لەسەر ڕووباری سیروان. دووری نێوان پارێزگای هەڵەبجە و ئیدارەی گەرمیان 20 کیلۆمەتر نزیک دەکاتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.